چوارشەممەیە و ژنان بۆ قبوڵبوونی نزا و پاڕانەوەکانیان لە دەوری گۆڕەکە کۆبوونەتەوە. ئێرە پیرمەنسوورە، یەکێکە لە مەزارگە کۆنەکانی شاری سلێمانی. بەوە ناسراوە کە هەموو چوارشەممەیەک ژنان لە شاری سلێمانی و دەوروبەرەوە بۆ قبوڵبوونی نزا و پاڕانەوەکانیان سەردانی دەکەن. بۆ ئەم شوێنە پیرۆزە مقەدەسە ئەولای خوان بۆ خوا سوڵحاون ئەو نێتەی دڵت کەیەی خوای گەورە دڵت ناشکێنێ، بەو نیازەی دڵت کەیت خوای گەورە دڵت ناشکێنێ. باشە ئەمانش ئەولای خوان دوعاو بۆکەن. داری سەر مەزارگەکە چەندین پارچەپەڕۆی ڕەنگجیاوازی لە خۆی گرتووە کە بەشێکیان بە نیازی مناڵبوون و بەشێکی تریان بۆ هاتنەدی ئاواتەکانیان بەجێیان هێشتووە. بە باوەڕی ئەم ژنانە هەر شتێک کەوتە ناو پارچەکان کەسەکە دەبێت بیخوات و بە مەشخواستەکەی دێتە دی. ئەمە جۆلانیە کە خەڵک ئاڵێ وەختی خۆی ئاقییان پێی هەبووە کە هاتوون پەڕۆیان بەستووە وەکو ئەم دەستکە و کێتی خوای گەورە بەشی مناڵێکم بیتێ مناڵێکم بیتێ تر ئەوەیە گەڵایەکی تێکەوێش حەت شتێکی تێکەوەی خوا ئەڵێ خوای گەورە مناڵێکم بێ ئەبێ خوا بیکە خوا هەموو شتێک خوا بیکە. ئەم خاتونە خۆی لە یەکێک لە خانوەکانی تەنیژ مەزارگەکە لەدایک بووە، بەڵام ساڵانێکی زۆرە لە سنە دەژی. لە خۆشەویستی پیرمەنسوور ساڵانە دێتەوە سەر گۆڕەکەی و داوا دەکات پیاوچاکەکە بۆی بپارێتەوە و ئاواتی دڵی بەدی بهێنێت. تاقەت ناگرم کە نەیەم بۆ پیرمەنسوور، هەمیشە دڵم لە لای پیرمەنسوورە. ئەگەرەکانێ نییە لە ئێرانە دڵم پێوەیە بێم بۆ پیرمەنسوور، تمشاکەم دوو ڕۆژی پێ ناچێ هەر یەک دەفە کارەکەم بۆ جۆرەوێت و یەکسەرە دێم بۆ پیرمەنسوور. ئەحساسەکەم پیرمەنسوور خۆی بانگم لێیەکە، خۆی کارەکەم بۆ جۆرەکە بۆی بێم بۆ زیارەتەکەی. ئەگەرچی مێژووی ئەم گەڕەکە زۆر دێرینە و بەشێکی زۆر لە خانوەکان سیما کۆنەکەیان نەماوە و کراونەتە جێگەی بازرگانی، بەڵام چەندین مەزارگەی هاوشێوەی پیرمەنسوور تا ئێستا وەک خۆیان ماونەتەوە و پارێزگاریان لێکراوە. خەڵکی بە پیرۆزیەوە مامەڵەیان لەگەڵدا دەکەن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.